ڕێز ئامانچەرکی ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە گفتوگۆ دەکەم. کاک ئامانچ زۆر سوپاس، زانین ئێستا کۆبوونەوەی پەرلەمان هەیە، بەڵام ئێوە کاتی خۆتان پێم ببەخشی ئەگەر پێم بڵێیت لە نێو کۆبوونەوە چ باس بوو؟ زۆر سوپاس. بەڕاستی اتفاقێکی سیاسی کراوە لە نێوان فراکسیۆنەکانی جیاجیای پەرلەمان کە اتفاقەکە لەو ئارەیەدا بوو هەر سێ قانون یەک لە دوایەک بخوێندرێنەوە و دەنجیان لەسەر بدرێت و هەموو قانونێک پێش ئەوەی فەقەرەی نهایی تەواو بێت و دەنجی لەسەر بدرێت ڕابگیرێت تاکو لە کۆتاییە بە کۆی گشتی دەنگ لەسەر هەر سێ قانونەکە بدرێتن. کەواتە هیچ ڕێکەوتنێک هەیە لە نێوان لایەنەکان بۆ تێپەڕاندنی سێ پرۆژە یاساکە؟ بەڵێ حتمان ڕێکەوتن کرا، بۆیە جەلسەی پەرلەمان دەستی پێ کرد و قانونەکان یەک لە دوایەک یاساکان یەک لە دوایەک خوێندنەوەیان بۆ کرا و مادەکان دەنگیان لەسەر دراو و تاکو گەیشتن بەو مادانە کۆتاییانەی کە فراکسیۆنەکان اتفاقیان لەسەر کردبوو ڕابگیرێتن تاکو هەر سێ قانون تێدەپەڕێت و دەنگ لەسەر بڕگەکان دەدرێت و دواتر بەگشتی بدرێتە دەنگدان و تێپەڕێنێت. هیچ پرۆژە یاسایەک تێپەڕێنراوە تا ئێستا کە ئێمە قساکەین؟ نەخێر، هەر سێ پرۆژە یاسا لە وەستاندان تاکو بەگشتی دەنگ لەسەر هەر سێ پرۆژە یاسا بدرێتن لەو بڕگانەی کە ماون و اتفاقیان لەسەر کردووە وەکو فراکسیۆنەکان کە پێکەوە دەنجیان لەسەر بدرێتن. ناودرێک درا بە جەلسەی پەرلەمان، دانیشتنی پەرلەمان تاکو سەرۆک فراکسیۆنەکان دووبارە کۆبنەوە و ئالیەتی بەڕێوەچوونی دەنگدانی کۆتایی سەر بڕگەماوەکان بەڕێوە بچێتن. تاکو ئێستا دەستی پێ نەکردوتەوە و چاوەڕێ دەکرێن ئەندام پەرلەمانەکان بچنە ژووری پەرلەمانەوە تا و کۆتایی بە دەنگدانەکە بهێنن. کاک ئامانچ هیچ بڕگە و مادەیەک هەیە لە نێو هەر سێ پرۆژە یاساکە کە تا ئێستا لایەنەکان ناکۆکیان هەبێت لەسەریان لەسەر هەمووی ڕێکەوتون؟ بە تاکیدی ناکۆکی هەیە لە ناو هەندێک بورگەکانە لە هەر سێ یاسایەکە، بە تایبەتی یاسای گەڕاندنەوەی مولکیەتی خاوەن مولکەکانی پێشتر و یاسای عەفوی عام کە بۆ سونەکان دانراوە. زۆرینەی فراکسیۆنە شیعەکان لەو بڕگانە ڕازینین کە تعدیلی نهاییان لەسەر کراوە و هێناویانە بۆ ناو هۆڵی پەرلەمان کە سونەکان دەیانەوێت دەنگی لەسەر بدەن و تێپەڕێنن. ئەوەی کە سونەکان کردویانە تقریباً تەوجیهێکە بۆ دەرکردنی عەفو عام بۆ چەند جەهەتێکی معەیەن کە زۆرینەی شیعە ڕازینین لەسەری و هەندێک لە سونەکانیش ڕازینین لەسەر ئەو قانونە. بەپێی ئەو ڕێکەوتنەی کە تازە باست کرد لە نێوان هەر سێ لایەنی شیعە و سونە و کورد کراوە، چاوەڕێ دەکرێت ئەمڕۆی دیەم پرۆژە یاسایانە تێپەڕێنرێتن یا دەنگدان بمێنێتەوە لەسەری؟ بەڵێ، حقیقەتەن ینی وەزعی پەرلەمان گەیشتۆتە ڕادەیەک کە هیچ پەرلەمانتارێک لە وەزع ڕازی نییە و اتیفاق کرا پێشەوەی من بێن بۆ بۆچی ڕازی نین کاگامان کرا کە هەر ئەندام پەرلەمانێک بوو چۆنی خۆی هەیە بە پێی محافزەی پارێزگای خۆی و بە پێی کوتلەی خۆیان بە پێی فراکسیۆنی خۆی کە تەداخلات دەکا ناوێ ئەم قانون ئەو یاسانە دەنگیان لەسەر بدرێتن. ئیتر ینی ڕایەکی گشتی مەوثوقی کۆمەڵێک ئەندام پەرلەمان نییە، بەڵکو هەر ئەندام پەرلەمانێک بە پێی پارێزگای خۆی بۆ چوونێکی جیاجیا هەیە کە لەگەر فراکسیۆنەکەی خۆی نەگەیشتۆتە اتفاق و عەرقەلە دەخێتە ناو مەوزوعی دەنگدانەکە. کەواتە یانی ئێستا کە دەڵێن سونە داواکاری سونەکانیش لە نێو خۆیاندا هەر یەکە و کوتلەیەکن و هەر یەکەی لە پارێزگایەک و لایەنێک بۆ چوونی جیاواز وەردەگرن بۆ نێو پەرلەمان، شیعە بە هەمان شێوە، کورد بە هەمان شێوە؟ بەڵێ بە تاکیدی سونە بە تایبەتی هەر یەکە و هەر کوتلەیەک و هەر جەهەتێکی سونە بۆ چوونێکی جیاجیای خۆی هەیە. نەخێر، ئەو یەکگرتووەی کە لە ناو کورددا هەیە بۆ یاسای گەڕانەوەی خاوەندەرایەتی ئاردەکان لە ناو هیچ پەرلەمانی هیچ فراکسیۆنێکی تردانە. فراکسیۆنی شیعەش مشکلەیان لەسەر مەسەلەی عەفوی عام و یەک دوو بڕگەی ناو یاساکانی تریش هەیە. بەس ئەو تەوەحودەی لە ناو فراکسیۆنە کوردیەکاندا هەیە، لە ناو هیچ فراکسیۆنێکی تر نییە.
باشە کاگامانجێەوە وەکو کورت تێبینیتان لەسەر چی هەیە لەو دوو پرۆژە یاسایی کە سونە و شیعە هێناویانەتە پەرلەمان؟ بەڕاستی بە شێوەیەکی عام ئەو دوو یاسایە ئەوەی کە سونە و شیعە هێناویانە ئێمە تاکو توانیمان بە شێوەیەک گوچکەمان کردوتەوە تەئسیری لەسەر هیچ جهەتێکی تر کە لە عێراق دەژی نەبێتن، بەڵکو ئەوەی کە ئێمە کردمان حاولەمان کرد ئەو قانونەی کە ئەوان هێناویان شیعە هێناویە بۆ پەرلەمان بەس خۆیان بگرێتەوە و تەسیر لە هیچ لایەنێکی تر نەکاتن، ئەوە توانیمان ئەو شتە بکەین و مەسلەی سونەکان ئەوەی جێ ڕاست بێ ئێمە بە شێوەیەکی عام لەگەڵ یاسای عەفوی عامین بە شێوەیەک کە حەقی ئەو کەسانەی زوڵمیان لێکراوە بدرێتن، بەڵام نەکو بەو شێوەیە کە سونە هەر جەهەتێکیان هەر کوتلەیەکی جیاجیە دەیەوێت بۆ لای خۆی ڕابکشێت و بۆ مەساڵحی شخصی خۆیان بۆ مەساڵحی جەهە شخصیەکانی خۆیان کە دەعمیان دەکەن. بەڵێ کاگامانج ئێوە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان تێبینیەکانتان لەسەر پرۆژە یاسای یاخود هەمواری یاسای باریکەسێتی چییە؟ وەکو باسم کرد باری کەسیەتی پێشتر زۆر گۆڕانکاری یان دەیانوێت زۆر گۆڕانکاری بکەن، بە تایبەتی ئەو گۆڕانکانەی کە باسی لەوەی دەکرد کەس ئەمری 9 ساڵ بێتن بەشوو بدرێتن، ئەوە بە هیچ شێوەیەک فراکسیۆنە کوردیەکان قبولیان نەبوو. دووبارەی دەکەمەوە نەمان هێشت هیچ شتێک لە قانونی کەسە ئەحوال شخصی بگۆدرێتن تەنانەت ئەو بڕگانەی کە عەلاقەیان بە مەزهەبی جەعفەری یان مەزهەبی شیعەکان هەبوو و وامان کرد بە شێوەیەکی یەکگرتووی و ڕاستەوخۆ بەس ئەو شتانە بگۆدرێن و کە عەلاقەیان بەواندا هەیە تاکو ڕادەیەک سونەکانیش هەر ئەوەیان دەویست و بۆیە قانونی ئەحوال شخصی کە ئەوڕۆ هاتە پەرلەمان دەنگۆیەکی زۆری لەسەر نەبوو و بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە چوو خوێنەوە و دەنگیشی لەسەردرا لەلایەن هەموو فراکسیۆنەکانەوە. کەواتە تێبینیەکانتان لەبەر چاوگیران لەسەر هەمواری یاسای باریکەسێتی؟ بەڵێ ئەو تێبینیە گرینگانەی کە هەموو کۆمەلگای عێراقی و کوردی بە تایبەتی دەگرێتەوە بە چاوگیران و تەزبیتیشکران لە یاساکە. کەواتە دەکرێت بڵین ئەگەر ئێستا هەمواری یاسای باریکەسێتی بکرێت و ئەمڕۆ لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێ یاخود سبەی مەترسیەکە هێندە گەورە نییە کە پێشتر هەبوو لەسەر ژن و خێزان لە عێراقدا؟ نەخێر مەترسیەکە ئەوەندە گەورە نییە. دووبارەی دەکەمەوە بە تایبەتی لەسەر با بڵێن مەزهەبی سونە و مەزهەبەکانی تری ناو مجتەمەعی عێراقی ئەو گۆڕانکاریانەی کە کراوە تایبەتن و بە شیعە بە مەزهەبی خۆیان و بە باریکەسێتی خۆیان کە ئەوان بە شێوەیەکی عام بە کۆمەلی ویستیان بیگۆڕن و دەنگیان لەسەردا. کاگامانج دەگوترێت کە ئەمڕۆ لە نێو پەرلەمان ناکۆکی توند هەبووە، گرژی و ئاڵۆزی هەبووە، لەسەر چی بوو ئەوە؟ بەڵێ ناکۆکیێکی زۆر دروست بوو لەسەر یاسای عەفوی عام بە تایبەتی و لەسەر چەند بڕگەیەکی گەڕانەوەی ملکێتی عەردەکانی ئەو کەسانەی کە لە زمانی بەحسلیان وەرگیراوە، چونکە ئێمە وەکو فراکسیۆنە کوردیەکان بە پێی توانە ویستمان هەندێک بڕگە داخل بکەن کە ئەو شوێنانە بگرتەوە کە خەڵکی هەرێمی کوردستان مافیان خورابوو یان عەردەکانیان لێ بردرا بوو. ئەویش لە دوایەدا یاسای گەڕانەوەی ملکیەتی عەردەکان بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە چوو، بەڵام ئەو دەنگ و هەرایی کە لە ناو پەرلەماندا ڕوویدا زیاتر لەسەر ناڕەزایی شیعەکان بوو لەسەر قانونی عەفوی عام کە سونەکان دەیانەوێن تێیپەڕێنن. بەڵێ زۆر سپاس دەکەم بە ڕێزا مانجەرکی ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە میوان بوویت. زۆر سپاس.